بەڵێ بابزانین کاگەورازەم ڕۆژی ڤالانتاینن جیا لەو بەرهەمانەی کە ئامادەت کردووە بەرهەمێکی دیکەمان پێشکەشە بە ئەمەیان بەبوونی ڕۆژی خۆشەویستیەوە بێت نازانین تۆ گوڵە بەخشیوە نەوەڵا بەڵام پیرۆزبایی لە ئێوەکەم لەم برادرانە پیرۆزبایی لە هەر کەسێکم کە عشق و خۆشەویستی هەیە بۆ هەر شتێک نەک هەرتەنیا بۆ کچێک وەکو تۆڵی ڕاستە پیرۆزبایی هەموو لایەکەم باشە گۆرانێکی نییە بۆ باشە بەدەر لەو گۆرانیانەی کە ئامادەتان کرد لەگەڵ هاوڕێیان گۆرانێکی زۆر خۆشی نەرمەند عەدنان کەریمێ ئازیزەکەم سەرجەمان خۆشە گوێمان لەوە بێت شرد بێگوڵی کاز ئازیزەکەم ناکەم بەبوو شرد بێگوڵی کاز ئازیزەکەم ناکەم بەبوو تایا گوڵم بۆ دێ ئەی هاوار لایە خزمەت لەو دەمەی ڕایە دڵم لێی داوە بۆ ژوان لەو دەمەی ڕایە دڵم لێی داوە بۆ ژوان من دێوانەی چاوی جوانم چاوی جوان گەرچی خەڵکی وڵاتی چاو جوانانم ئەمانەی گەرچی خەڵکی وڵاتی چاو جوانانمەی ئەمانەی چاوی جوانم نەدی تێر بە چاوانم ئەمانەی ئازیز دەستان خۆش بێ هەگونجا لەگەڵ گوڵبەخشی شتەکەیە وانە لەگەڵ ڤالانتاینەکەی ڕێکەوتبوو باسێکیەوە بکەین ئێستا زۆر کات بۆنەیەکی تایبەتە بێت یاخود کۆنسێرتێکە بێت کۆمەڵێک بەیەکەوە بە هاوبەشی کۆنسێرتەکە بەشی لەم کارانەی هیچ شتێکن نەبووە وەڵاهی وەکو ئەزمونێکم هەبوو لەگەڵ تیپی مۆسیقای سلێمانی لە یادی 50 ساڵای وەکو کۆرس بەشداریم کردووە لەگەڵ مامۆستا ناسر و کۆمەڵێک هونەرمەندی وەرەزیترا دواتر لە زانکۆ چالاکی هەبوو بەشداریمان کردووە بەڵام بەدەر لەوە لە دەرەوە نەخێر چونکە درەنگ دەستم پێ کرد و خۆشم زۆر کاتم نەبووە هەوڵیش نایی بەشدار بیت
لەمەدا با ئینشاءڵڵا بچمە پێشەوە ئاستم بەرەو پێشەوە بڕۆیشەوە. اینجا لەگەڵ ئەوەیە هێشتنەوەی ئەو گۆرانیە فۆلکلۆرە کۆنانە گرنگێکی زۆری هەیە بە تایبەتی کە دوێنێ ڕۆژی بەرات بوو شەی بەرات بوو بینیمان لەوەی کە لە زۆربەی کوچە و شەقامەکانە گۆرانی هونەرمەندی گەورە عوسمان عەلی بوو کە ئەوترایەوان لەلایەن مناڵانە و لەلایەن گەورانەوە هێشتنەوەی ئەم گۆرانیانە ئەم فۆلکلۆران تا چەند گرنگە بۆ ئەوەی کە نەوەکانمان شارەزا بنەوەی کە بزانن لە ڕابردوشدا ئێمە هونەرمەندی زۆر گەورەمان هەبووە. بەتاکیدنەوەی داهاتوو گرنگە شارەزا بێت لە ئەو گۆرانیانی کە لە پێشی خۆمانە تۆمار کراوە و چکە هونەرمەندان زەحمەتی زۆریان کێشاوە بەڵام بەداخەوە ئێستا لەگەڵ بەرەو پێشچوونی تەکنەلۆجیا و دنیاکە بەرەو پێشەوە ڕۆشتووە گەنج زیاتر لەگەڵ ئەو گۆرانی باوانایە کە ڕۆژانە بوونی هەیە پشتی لەو گۆرانی ڕەسەنانە کردووە بۆیە شتێکی باش نییە گەنج ئەگەر مێژووی خۆی و کولتوری خۆی لەبیر بکات و بە تایبەتی گۆرانی ڕەسەنانش بێکمانەوە کارێکی زۆر گرنگێت کاویشەکەوێتە سەر و کەسێک کە لەو بوارەیە کە خۆی بینێتەوە چۆن پارێزگاری لەو ڕەسەنایەتیاکەی کە کۆمەڵی دڵسۆزە خزمەتەکە بەردەوام ئەو گۆرانیانە یەشتۆتەوە بە جوانی کاری تیا کردووە. ڕاستە پەیوەند باسی بەراتە کە کوڕەکە برد بۆ بەرادەم بەڵام منم شەو لە بەرات لەگەڵ چون بۆ چۆ گەڕان لە ڕاستە سەرتاکی لە داهەنگاکەی خۆی مەراسیمێکانە بوو کە ئەوە زۆر گرنگە لەوەی کە ئەم مناڵانە لەگەڵ ئەم بابەتانەیە ئاشنا بکرێن بە تایبەتی بۆ نەتەوانیەکان خۆمان ئاینەکانی خۆمان لەبێ مەراسیمێکی زۆر جوانیان بۆکردبوون کە مناڵانە ئاشنا ببوون بە گۆرانی فۆلکلۆرەوە لە دوای شاکە هێنامەوە لە داهەنگاکەی خۆم ڕۆشتین بۆ ماڵەکان و بەراتمان کرد خۆی بۆنەیەکی زۆر پیرۆزە لە ڕووی ئاینیەوە لە ڕووی کۆمەڵایەتیوەکۆ پەیوەندیەکی خود جوانتر دروستەکە لە ڕووی دابوونەریت و کەلتورەکەشمانەوە ئەتوانین زۆر ئێمە بتوانین ساڵ بە ساڵ بە زیندوێتی بێڵینەوە من دڵخۆش بم بەڕاستی ئەم شەو بینیم هەر لە دڵ تاریک بوون و دوای نان خواردن چووکە لە کەلتور و دابوونەریتی ئێمە هەیە ئەو ئێوارەیە خوانێکی خۆش ئامادەکرێت لە نێو ماڵە دوای نان خواردن ئیتر مناڵ ئەوێ بڕاتە دەرەوە و وەکو هونەرمەند عوسمان عەلیە لە دەست بە دەرگاوە بنێن تاوەکو داوای بەراتکە ئیتر ئەوە جێگی دڵخۆشی بوو ئەم شەو لەگەڵ ئەو خەوا ساردەی بەڵام پۆل مناڵمانە بینی کە لە دەرگای ماڵانیایە ئەمەش پێشوازیەکە بۆی کەیترێمە بەرەو مانجی پیرۆزی ڕەمەزان هەنگاوێ جاسەر من کوڕەکەم ئەگەر لە ماڵە نوقلەکەی بەدڵ نەبووە ئەوێ باڕین بۆ دانەیەکی تر ئەنی وەرناگرت ماچین بۆ دانەیەکی تر ئەو ئێستا و نوقڵ وەرناگرێ ئێمە سا خورماشمان وەرەگرت یەک تورەکەشمان کۆ کردەوە زۆر خۆشماشی تیابوو بەڵێ ئێمە بەردەوامە بین لەگەڵتانە ئەگەر ئەو مایکەمان بنێ با بچینە لای کاکداسان مادام یەکەم کەس دانیشتوە حەزەکە قسەمان بۆ بکە باشە سرش بەدڵتە داستان لە خۆت وەکو مناڵی خۆت بە بەراتوشتە چیت؟ ئەرەوەڵاشم ماڵتان لە کوێ بوو؟ ساموکەران خۆشەوە منتیقەیە زۆر کە تێکەڵیشتن خەڵکەکە لە ناویەکە چی زۆر کۆ کردەوە؟ وەڵی بیرمە شێشان من و برایەکم و خوشێکم بووین بەیەک ڕۆشتن بەڵێ ئەچوین بۆ بەرات لە کاتی هاتنەوەمانە کوڕێکی لێ بوو هین و علاگەی برایەکی منی برد باشە ئەوی برد بەڵێ ئیتر لە ئاخری شابوو زۆر ناخۆش بوونی ئەو هەمووت کۆ کردبوویەوە ئیتر ڕاستەکەی ئەو نیە مناڵشتی ئەو هین بوو لە ئێمە گەورەتر بوو ئیتر بەخۆیمان نائێرە دوسێ ڕۆژ دوای ئەوە دووجار لە براکەیمانە پشکۆلەکەی علاگەی حەقتا کردووە قوتامەشی براکەم نییە خۆت بارەوەڵا چۆن ناخۆش لە ئاخرەکە زۆر ناخۆش لە ئاخرەکە شابیانی ڕێک لەوەیە بوو کە بینەوە ماڵەوە مەجال نەبوو جای کە بڕیتەوە نەوەڵاتی درەنگ بوو ئیتر جارانیش کاتێکیان بۆ داانایە ئێستا بۆ نمونە ئێواران پێشمان گەبایە تۆ لە ماڵە بوویتە یان شەوانی بەرات دەبوایە ئیتر خۆت کاتیشی مەزبوط هەبوو کە بووە بایتە ماڵەوە خۆی ئەیوارانە بۆیان نانەکە و خواردە چکە خوانێکی خۆش دروست ئێمە دایمە خەریکی دووگۆڵیشت بنان لای ماڵ خۆمانەوە کاتیا بوو بانکەشیە ئێش ئێمە بەچونە ژوورەوەیە بەس بەڕاستێرە و کاتەش چێژێکی تایبەتیە بۆ تا تۆ باسیەوەکەی دوگۆڵی دەکرد مۆبایل پێ نەبوو ئایپاد مناڵ جەستەیەکی ڕێکیە بوو لەشێکی لاریکی ڕێکیە بوو ئەیتوانی چێژ لە مناڵێتی خۆی وەرگێ بەڵام بەداخۆ ئێستا زۆر ئەوانەکەم بۆ تۆ بچین لای مامۆسار خۆ بێدەنگ کردووە و سڵاو لێبێت زۆر سپاس لەگەڵ بەرات و ئەو دابوونەریتێکی هەمانە لە کوردیواری خۆمانە بینە چۆن بچ کێسەکە باسێکی هەمومانە گەڕینەوە بۆ ڕابردوی خۆمان شید وەڵا هەمومان یادگاریمان هەیە وەکو مناڵی ڕاستی خۆش ویانیش ڕۆژێکی جیاوازیانی شێکی تایبەت ڕاست
ئەیتر چاوەڕێژەکەیتی خۆمان ئامادەکەین بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان وایە اینجا لەگەڵەوە ساڵانێک بوو بەڕاستی بەرات نەما بۆ توانین بڵێن زۆر کاڵێکی پێوە دیار بوو بەڵام 2-3 ساڵەوەی کە من تێبینیم کردووە گەورە مناڵ هەمووی ئەگەڕێ لە گەڕەکەکانەوە بە تایبەتی بە گۆرانیەوە کە جۆش و خۆشێکی زۆر هەم بە شەوەکە تایبەتری ئەکات دەست خۆش کاکە داستان باشتان باش بانی باش وەڵام من حەزم کرد کاموتان بۆ چوونی مۆرگیج کەمە یادگاری بۆ هەمومان هەیە تۆ عەلاقە و پێبوویان توورەکە وەڵاهی بیرم نایە بەس من بیرمێ من توورەکەم پێ بوو لەبەرەوەی جارێکیان عەلاقەم پێ بوو دڕا زۆر خەفە زیاتر حەزم لە تەقولبا بوون لە دەرگاکە بیتەوە دەست خۆش سروجیان تۆ وڵای حتمما شەوی زۆر تایبەت بوو بۆ ئەو کاتەی خۆمان بەڕاستی تۆ ئێستا باش بوو وڵا من دوێنێ بینیم ماشەڵڵا خەڵک زۆر جێگەی دڵخۆشیە وڵا دەستی مامۆستا نامدار خەرەداخی خۆش بازانەوە نزیکی 2 ساڵە بێت بەردەوام ئەگەڕێنەوە گۆرانیەی ئەویش ئەم شەوشەی بەرات زۆر زۆر تایبەتە بەڕاستی ئەیلێنەوە دەستی خۆش بێت بەڕاستی زۆر تایبەتە و کارە خۆشە یادگارێکی زۆر خۆشمان هەبوو کاتەیتر کام ماڵە بۆ جبزە وایە شتی تایبەتە وایە 2-3 جار خۆمانە چوین یا بەپەر لە ماڵە خۆمانە گۆڕی بۆی نەمان ناسێتەوە چینەوانێ دووبارەوەی هەموو چێژێکی تایبەتی هەبوو زۆر خەفەتمان لێ خوارخۆشی بوو کەواتە ئەمەش ئەمان باتەوە سەرەوەی ئەی تەمەنی پڕاسیە با جۆمان لەو گۆرانی بێت تماياني فر سرينم أرايا ناديتا لقالها يا مو هنقاويك لعمري من أسريتا لعمري خۆزگامەیەنیش وەک پاپولایە گشتامانم وەرزێم وایە دوور لا خەیام و تاڵی ژیان تەنها گوڵم بناسیایە ڕێگەم سەودای تەنیاییە و کەسێ نایە بۆ سەردانم ئیتر چی بکەم لەم تامانە کە لە هەمووی پەشیمانم ئیتر چی بکەم لەم تامانە کە لە هەمووی پەشیمانم
پێکانینێم باخەمە کەچی ئێستاە خەم دەریایە و بۆ کانارێم شاپۆلەدا لە ساجایارە تەنیا جارێ زەرداخایانە بێتامیوە وەک سێباری لای ئێوارێ خۆر نشینی دارەرخەوە وەک سێباری لای ئێوارێ خۆر نشینی دارەرخەوە دەستان خۆش بێ دەستان خۆش بێ. دەستان خۆش بێ.